فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵا حەزم بۆ سۆزی سەرەوەی سەوز سەوس بەرچاوان چاوە خۆش بەچاوان ڕەنگی سەوز. ئەی کام ژمارە؟ وەڵا جەبدان چی کێمەوە ژمارەیەک تا 5 هەمووی ماوە. سێگەمان بۆ دەرگە ئینشەڵا بزانێتی بەچاوان بەس وەردشی نەبێ بۆ کاتی بەس زۆر چ نەبی؟ وەردشی وەرزشی نەبی. وڵی ئەو جا کاک بڕە خۆت و شانسی خۆت پرسیاری ژمارە 4 با بزانین ئەڵێ چی. هەڕەمی مایە ئەکەوێتە کام وڵات؟ وڵی ناوەکەی چینیە و هەڕەمەکان زۆربەی لە میسرایە دەخوایە نانە خۆ تەنها مسر هەڕەمی لێ نییە کاک بڕیار. وەڵا زانم خۆ هەیە وەڵا بەتەنشی وەڵی مایە ناوەکەی بێت چینی بێت بەس لە چینیش کۆ هەڕەمی لێ نییە. شوێنێکی ئاسانە هەندێک ناو بڵێ با هاوکاریت بکەم. وڵاتەکە عەرەبیە نانە عەرەبی نییە وڵاتەکە عەرەبی نییە ئەوە بۆ ئاسانکاری جەنابەت. ئەوە گوتمان مسریش نییە ئەوەش هەمووی ئاسانکاریە. میسر نییە باشە ئەی کوێیە؟ وەڵی مایە بەڵێ بەخوای زانیاریەکەم لێ نییە نازانم. ناوی هەندێک وڵات بڵێ هاوکاری دەکەم ئەڵێم بیگۆڕا مەیگۆڕا نزیکت کردەوە. نازانم هەڕەمەکانەکە دەچووە هەڕەمەکان نییە تەنها هەڕەمی مایە. وڵاتی چین وڵات نابێت ئەکەوێتە هەندەوە نەخێر وڵاتی هندستان و ئەوانە هەڕەمی کیژانێ کاک بڕیار کاراسانێکم جا مەکسیک بەرازیل ئەڵمانیا. مەکسیک بێدات دوا وەڵامتە؟ باڵە باڵە دوا وەڵامیتی با وەڵامی دروست ببینین. بەڵێ مەکسیک وەڵامی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانتان خۆش بێ.